ئەو کاتت باش کاکندرێن باشتر سپاس کاکندرێنە تو ماوەیەکی زۆر سەرۆکی کۆمسیۆنی هەرێم بووی وەنیای هەڵبژاردنەکانی هەرێم ئێستا باز لەوە دەکرێت کۆمەڵێک زۆر لە تەزویر دەنجی مەسەلەن خەڵکێک کە ڕەگەزنامەی ئێرانی تورکی سووریانی کوردەکانی وێندەر زیاتر تۆمار کرایە عەجەبەن لە سەردەمی ئێوە ئەو شتانە پاک نەکرایتەوە ئەگەر مەبەستە لە تۆمارەکەی ئەو هەڵبژاردنەی پێ دەکرێت ئەوە تەمان ئەو هەڵبژاردنە بە تۆماری بایۆمەتری عێراقی دەکرێت بەڵێ ئەو گرفتەی کە تێیدایە ئێستا بەڕاستی گرفتی ئەوەیە 400,000 دەنگدەر پەنجەمۆریان ناخیندرێتەوە ئەوانە بۆ نمونە جەنابەت کاتی خۆی 2 ساڵ پێش ئێستا پەنجەمۆریشت کردووە کارتی بایۆمەتریشت دەریناوە بەڵام ئێستا لە کۆمسیۆن دەرێن ئەو ناوانە پەنجەمۆریان ڕەش بوویتەوە ئەوە یەک لە گرفتەکانی ئەو هەڵبژاردنەیە و ئەو تۆماری دەنگدەرانەیە بەنسبەت ئەوەی کە پێشتر چۆن ڕەش نەبوویتەوە تەمان پێشتر تۆماری بایۆمەتری نەبووە کە بایۆمەتری خۆ دەزانین بێزگە لە بایۆگرافی بایۆمەتری خەڵکەش وەرەگیرێ پەنجەمۆریان شکلیان ئەوە وە دەکاتن دقیقتر بی لە پاکردنەوەی تەمان لەبەرەوەی ئەو داتابێسی کە وەرەقیە یان ئەوەی کە بایۆمەتری نییە تەنها ناوی سولاسیە و خۆش دەزانی لە ناوەکان ئەغلبی وەچیەکە علی ئەحمەد مەسەلەن ئەو ناوانە ماچینکردنی تۆزێک زەحمەتە بەلێ لەڕێی بایۆمەتری تەمانەکەی بەوە دقیقترە بی و ئاسانتریشە بی باشە بەسە تو کاکندرێن هەتا ساڵی چەندە کۆمسیۆن بووی ئەمن هەتا ساڵی 2004 لە 2004ەوە هەتا 2014 لە کۆمسیۆنی عێراقی بووم بەڵێ هەتا 2015 لە 2015 هاتمە کۆمسیۆنی هەرێم هەتا ساڵی چەند هەتا ئێستا شوێنە هەتا ئێستاش بەڵێ ئەمە چاوەڕێی پەرلەمانی تەمان بەس کاکەوە لە انتخاباتی پێشووتر لەوانە خۆ بایۆمەتری یعنی انتخاباتی قادر انتخابات هەتا 2014 ئەو هەر کۆمسیۆنی عێراقی کردیتی ئەو کاتیش کۆمسیۆنی عێراقی یعنی بایۆمەتری نەبوو ئەو بایۆمەتریێت لە 2014 زیاتر دەستی پێکرد باشە داتابێز ئەزانی چیە مشکلەی مە لە تۆماری بایۆمەتری جەنابەت دەزانی ئێستا لەوانەیە لە وڵاتان تۆماری بایۆمەتری کۆمسیۆنەکان ژادن لە حکوومەت وەرەگری حکوومەت ئەوەی هەیە ڕقەمەتی فەردی هەیە هەموو کەس لەوەی وەرەگری لە عێراق وەخۆش دەزانی دوای بابرێن پرۆسەی ڕزگارکردنی عێراق هیچ داتابێسێک نەبوو احتیماجت نە داتابێسێکی بایۆمەتری هەبوو بەس لە 2014 هەبووە کاکندرێن عەجەبەن ئەنگۆ هەتا ئێستاکە لە 2014 بابرین ئەتو باسی هەڵبژاردنەکەی ئەوەی کە 2018 دەکەی کە کۆمسیۆنی کوردستان کرا بەپێی یاسا تەکلیف لە کۆمسیۆن کرا هەڵبژاردن بکرێ بەپێی داتابێسی وەزارەتی تیجارە بەڵێ ئەمە ئەو قاعدەی بەیاناتە تەمان خۆش دەزانی داتابێسی وەزارەتی تیجارە دیزاین کرای لۆ دابشکردنی ئازوقە ئەرزاق ڕون و شەکر و چا ئێمە بەناچاری ئەومان هینا و بڕواکە زیاتر لە 3,000 سعات بابرێن ئیشمان لەسە کرد تەمان تیمەکان ئیشان لەسە کرد لۆ ئەوەی پاک بکرێتەوە لەو غەڵەتانەی ئەوەی کە تێدایە و دووبارەی لێدەبیندرێ بەڵام یەکشت هەیە بۆ نمونە ناوی مردوو بەڵێ کابرایەک لە گوندێک مردووە هیچ ئەوراقی نییە کە مردووە بۆ نمونە نا قەسام شەرعیان بۆ دەرهیناوە نا وەزارەتی سەحا ئاگادار کرایتەوە تۆ کە قاعدەیەکی بەیان نادێت چۆن پاچەکەیەوە یەکەمیان احتیمال لەسەر وەزارەی سەحا دەکەی وەزارەتی تەندروستی بۆی لیستی ئەو کەسانی کە ئەمری خۆیان کردێت پێت بدەن دووەمیشیان لە ڕێی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و هەروەها لەگە دائیرەی نفوسیش ئەمە لە کۆنتاک بووین بەڕاستی لەگە دائیرەی ئەوەش کۆمپانیا خۆراکیش لەوەی گوتمان ئەوانەی کە بایعیان نەمایە بابیان سڕینەوە ئەمە ئەوانەمان دەرهینە بەڵام ئایا ئەوە کیفایەتە نەخێر هێشتاش ناوی چۆن باسم کرد کابرایەک عەفوم دەکەی کابرایەک مردیە لە گوندێ نە بایعیەکەی ئێستاش وەرەگری ئەوە جارێک ئەمن لێیان پرسیم وتیان کاکەندرێ مردوەکان دەنگەدەن گوتم کاکە مردوەکان ئازوقە دەخۆن مەبەستم چیە هێشتا کابرا لەبەرەوەی بایعیەکەی نەبڕێ ناچی مردەکەی بسڕتەوە کاکەندرێن باو بسیارە لێ بکەم لە هەولێرێ قەت گروپە ینی ئەو تەزویرانەتان فرێدایە یعنی ئەنگۆل بەڵێ کاک قادر ئەمە لە هەڵبژاردنی 2018 بڕوا کە تەنانەت ئەوەی یعنی ئەوە هەرچەندە غەڵەتیش بوو بەڵام حرسەن لۆمە لۆ ئەوەی
ئیشەکە بڕواتن ئەوەی موالیدی میوەتیش بوو دەرمانهینە یعنی ئەوانەی نەوەت ساریش بوون بەرەو سەرێ دەرمانهینە خەڵکەشی زۆرمان دەرهینە هەندرێن پرسیارەکە بەڵێ ئەی پرسیارەکە لەوەدای عەجەبەن ئێستاکە بای نزیک 3 کورسی و بەس ئی کوردی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا دەرهاتیە یعنی ئەوەی یعنی عێراق دەرهینە بەڵێ ئێستاکە ئەوە ئەگەر شتەی وایان کردی باشە لەبەر ئەوەی وەک باسم کرد تۆماری بایۆمەتری لەبەر ئەوەی جیهاز بەکاردێەوە جیهاز قابل نییە هەموو داتا بەس لە 2022 ئەتو کە دەڵێ من لەگەدا بوومە وەنیا نانا 2022 عیدی بە من نەبوو ئەوە هەر کۆمیسیۆنی عێراق کردی بەڵێ ئەی ئاخرجار لەکەیەوە تو بەش ئاخرجار کردتان کاک من لە هەموو هەڵبژاردنەکان بەشدار بوومەتا یعنی هەڵبژاردن وەک مدیر عام بووم تەوانا تا 2004 بەڵێ من وەک مدیری ئۆفیسی هەولێر و لە 2000 ئەوەی ریفراندۆم و هەڵبژاردنی 2010 کاک ئندرێن دەڵێن لە 2015 لەسەر تەزویر ئەو تەنما بوو بگیرێ هۆی چ بووە؟ شتیوانە بە 2015 هەر ئینتخاب نەکرایە نەناق خۆند مۆزوع ئینتخابات نییە تحقیق لەگەرت کرایە لە 2015 لەلایەن چێ من نازانم ئەڵێن 2015 بووە هیچ تحقیق لەگە نەکرایە کاک قادر بڕواکە حتا من لە کۆمیسیۆنی عێراقیش بووم هەر بوو جارێ تەقدیر شکرم لۆ هاتیە لە خۆی بەزیادبی لەبەرەوەی مۆزەفی کۆمیسیۆن بڵێ ئەو کێشە ڕووی دادرن تەزویرات لەسەر کەشف بووە لەبەر هەندێک تەنما بوو هەر دەستگیر کرد بە هیچ شێوەیە بالعکس ئەوەندەی ئەمن لەسەر ئیجراءاتی منع تەزویر ئیشم کرد تەنانەت لە ئاخر ئەوە وەک کاڵچەرە کە زانیم تەزویر بەتەنێ بە ئیجراءات بەرگەی لێ ناگیرێ ئەمن نمونە کردو دەمێکا قادر لە گوندێک کیانی سیاسی مراقبەی نییە ئەو گوندە بەتەنێ حزبەکی لێ ئەو کاتی حزبێکی لێ و مۆزەفی من مۆزەفی مامۆستای ئەو قوتابخانەیە هیچ مراقبەی لێ نییە واللهی کەس ناتانی گرنتی بکە ئەمن یەک بەخۆم گرنتی ناکەم باشە کاکندرێن با پرسیارە لێ بکە دەبی بتە کاڵچەر حتا ئەم شتێکم بڵاو کردەوە گوتم تەزویرکردن خیانەتی نیشتیمانیە لۆی بتە کاڵچەر کاکندرێن بە قوربان ئەتو هەموو جار قبوڵت کردیە کە هەموو مدیری مەکتەبەکان خوا با پرسیارەکەم بگەێنم کاکندرێن ئەتو ئەڵێ تەزویر خیانەتە دژ بووی ئەتو باش دەزانی هەموو مدیری مەکتەبەکان پارتی یەکێتی بوونە لۆ قبوڵت کردی ئەوانە سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکەن پرسیارێکی زۆر جوانە کا قادر طبعا ئەمە خۆتەزانی هەڵبژاردن وەک شەڕ وایە وەک شەڕ وایە کەمیەتی لۆجستیک کەمیەتی مانپاوەر بەقەدەر قائیدەتی جێش دەبی حازرکەی 7,000 کارمەند دەبی لە خلالی 2 هەفتە حازرکەی و تدریبی پێ بەزە 30 ساڵان گۆ لە ناو پرۆسەدانە 20 ساڵە باشە وەرە ئەمن لەگە حیزبەکان دانیشتم طبعا دەیانگۆ ئەوانە حزبین دەمگۆ کاکە وەرن قائیمەکەم بدەنێ بەس بە گرنتی ئەوانە سەر بە هیچ حزبێک نەبوو کەس وەرە قائیمەکەم بدەنێ کاکە 1000 کەس 2000 کەس بۆ بە خۆتان دەرگاتان لەسەر خەڵک نەدەکردەوە کە خەڵک بێ سەرپەرشتی بکە دەرگامان کردەوە مۆزەفەکان زۆرە 7,000 خەڵک بۆ تەعینات خۆوانە پارەیان وەردەگرت وایە نەخۆ بە بەلاژ ئەی باشە هەموو خەڵکێک ئامادە بوو لۆ نەتان دەکردە هەڵبژاردن لۆ دەچوون کەوادری پارتی وێچێتیتان دەینات کە هەموو مدیر مەکتەبەکان بەڵێ جاری یەکەم کەوادری مەکتەبەکان ئەوە ناچار بووین مەکتەب مدیر مەکتەبەکەی دابنین لەبەرەوەی مدیر مەکتەب زیممەی موادەکانی مەکتەبی لەدەستە و ئەمە قفلەکەی ناتوانین کلیلی لێوەرگرین ئەوماندا دەنا وەک منەسق ئەغلب جار هەرچەندە لە ئاخر انتخابات ئەوشمان نێشت بەپێی ئەوەی کە خەڵک داوای کرد لۆیە گلەیشیان لێکردین ئەو کاتی دەیانگۆ هیوا هەیە مەسەن هیوا هەبوو شەهادەتی نەبوو تەقدیمی کردبوو فلۆی لە ئاخر انتخابات ئەوشمان نێشت بەڵام انتخاباتەکانی پێشتری ساڵەکانی 2005 ناچار مدیر مەکتەبەکان دانێن لەبەرەوەی من قسە لە سەبەب کۆتا کاکندرێ ئەمە دەزانین پرۆسەی هەڵبژاردن لە کوردستان لە 2005 و 2010 ئەوانە بدایی بوو غەڵەتی زۆر تێدا بووە بەستا ئێستا کاکە ئێستا ئەوە فەزاعەتەکە لە هەرێم باز لەوە دەکرێ ئەو هەموو تەزویرە هەیە ئەوە ئەنگۆ بەرپرسن ئەوە ئەنگۆ بەرپرسن کە نەتانتوانیە سەرکەوتوو بن وەرە ئەتوو خۆت لە شوێنی مندانێ پێویستت بە 7,000 کارمەندە ئێستا ئالەتێکدا دەنیت آخر مقابلەی 7,000 کەس ناکرێت کاکە
قەیناکە ئەتوو لە ماوەی 20 ساڵ نەتوانی لە ماوەی 20 ساڵ کاکە ئەندرێن لە ماوەی 20 ساڵ نەتوانن ئەو بەڵایە گەورە کە ناوی تەزویرە کە هەموو بەڵایەک لەو هەموو ئەو بەڵانەی تووشی خەڵکی کوردستان بووە لە ڕێی تەزویرەوە بووە ئەنگۆ بەرپرسن کاکەندرێن توخوای قەوس دەرەی 20 ساڵ ئینتیخابات لە کوردستان و عێراق وەکی دەوڵەتان نییە بۆ نمونە تەحدید و فلانە پرۆژە و بودجەی هەڵبژاردن 2-3 مانگ پێش هەڵبژاردن دێ واتە ئەمن ناتانم 20 ساڵ هەوڕ لە ئێستاوە خڵتە دابنێمە تا 20 ساڵی کە کارمەند تەدریب بکەم و مقابلەی بکەم هەتا دەگەمە 20 ساڵی کە ناکرێت بەس ئەوازبوونەی پیشانی دەکات ئەندرێن ئەمە دەیان جار پارتی وێچێتیمان دیتیە ئەم بەخۆمە زیاتری پارتیم دیتیە بەس لە یەکێتیش دڵنیان بووە کاکە هەر بە فەزاعەت سندوقیان بار کردیە قەشمەریان بە کۆمسیۆن کردیە هیچیش نەماندید یەک حزب عقوبە بدرێ تخوایە قەوز عقوبە بدرێ زەرەر بکەن قەت پارتیت عقوبە دایە کاک ئەندرێن بەڵێ ئەمە لە ئاخر ئینتیخابات بڕوا بکە 133,000 دەنگمان ئیلغا کردەوە لە چێندەر لەو بنکانەی کە شکمان هەبوو کە شت کرایە لەو بنکانەی کە تەقاریری چاودێرەکان دەهات لەو بنکانەی کە تەقاریری منظەماتی مجتەمەعی دەهات 133,000 کە لەوانەیە کەس ئاگای لێ نەبی 133,000 دەنگمان لەو کردەوە کاکندرێن ئەمن یەک دوو نمونەیان بە من گوتووە ئەڵێن لە ئەنکاوەی مەسیحیەکان دەنگ نادەنە پارتی لە ئەنکاوەی هەموو کات لە کورسی ئەنکاوەتان دەنگەکانی ئەنکاوەتان دەسووتان بەوەی مەسەرەن سندوقەکە جێی 1000 بووە ئەنگۆ 1100 تێدەکرا ئیتر ئەو دەمی ئۆتۆماتیک خوا با پرسیارەکە بگەێنم بێگومان لە باداوە مەسەرەن لە هەولێر لەو شوێنانەی کە پارتی زەعیف بووە بە ئەن قەست کورسی سندوقەکان زیاتر پڕکرایە چکو کە لە 1000 زیاتر بی بنمونە سندوقێک حەقی 1000 بووە 100 زیاد تێکرایە ببوورە 100 زیاد تێکرایە بۆ ئەوەی بیستێنن لەبەر ئەوەی دەنجی معارزی ئەوە بووە لە هەموو جارێ دەرێن زۆربەی کات ئەنکاوە سووتاندرایە لەبەر ئەوەی خەڵکەکەم دەنجی نەدایتە پارتی بنمونە لە باداوەی ئەوە کرایە لە زۆربەی گەڕەکەکانی کە هەندێک گەڕەکی هەولێر هەن سووتاندرایە ئەڵێن ئەوانەتان زیاتر سووتاندیە کا قادر طبعا خۆ دەزانی ئیعلام گرینگە خەڵک حقایقیش بزانیت ئەوە نییە کار بکەیت جاری یەکەم بنکە وێزگەی دەنگدام 500 دەنگ دەیکێت من وەکو نمونە میناوە کاکندرێن بەنسبەت ئەوەی کە لەو شوێنە نەسرایە وەڵڵاهی وەرە سمێنێ نوێنەرەکەم لۆ بنێرەکەیان بە خۆت دەی وەرە بزانە بنکە بە بنکە وێزگە بە بنکە بزانە ئەو بنکانە سوتانیانە هەمووی دەنجی حەقیقی لۆ هاتووە و هەموو دەنگکانی هەژمار کراوە یعنی ئەتوو کاکندرێن تخوای قەوس ئەتوو نەفی دەکەی کە هیچ جارێک دەنجی ئەنکاوەیە مەسەرەن باداوە بنمونە ئەو گەڕەکانە نەسووتە من ئەو دوو نمونەیەمە ئەوە خەڵک جێی لێ کاکندرێن ئەندامانی کۆمسیۆنی کوردی شەن جێ دەدەنێ حزبەکانی شەن بڵێ ئەو خەڵکی کە گومانی شێ بابێ وەڵڵاهی هەموو ئەو ڕاح مەوجودە هەموو دۆکومنتەکانی پێشان دەدەین بزانین لە چێن دەران بە ئەم قە سوتایە ئەو جێی کە سوتایە 100% سکاڵای لەسەر بووە بە پێی ئیجرا و ڕێکارەکان بووە وەلەوانەیە یەک محەتەش بی زیاتر نەبیان دوو محەتە کاکس هەندرێن عەجەبەن ئەڵێن زۆربەی و کادیرانەی پارتی کە لە هەڵبژاردن لەگەرە دوون هەموو پاداش کراینە ڕەوانی ماستەر و دکتۆرا لە دەرەوەش کراینە چۆن بوو ئەوە خدای هەر بالعکس والله بالله والله بەتایەکیش بەسەر نەکراین باشە من هەندە ناوت پێ دەڵێم کاکندرێن سۆران کەریم یا بە ماستەر و ئەوەی دکتۆرای لە چێ کوه پەیدا کرد موەیەد عەبدوڵڵا کو گەیشتە لەندەن تخوایە قەوس مادام ئەوانە مۆزەفی من نینە قوربان ئەوانە مۆزەفی من نینە ئەی مۆزەفی چێ بوون بە خودای مۆزەفی من نینە حاجی جەمال کەریم کاک ئەندرێ ڕاوەستە با من لۆت بڵێم حاجی جەمال کەریم دیلان ڕەشاد ڕواندزی قەیناکە ئەوانە هەموو مەروان ئیسماعیل محەممەد محامی چۆن گەیشتە ئەلمانیا و ماستەر ئەسڵەن ئەڵێن هەموو یعنی ئەتوو سۆران کەریم یابە ناناسی ماستەر و دکتۆرای موەیەد عەبدوڵڵا چۆن گەیشتە لەندەن حاجی جەمال کەریم
قەناکە نا بەس گورە خۆ ئەوە کاگەندرێن ببوورە ئێبراکەم ئەتوش لە مۆزەفی شوێنیت کەی خۆ مۆزەفی بەس ئەمە شتێکت پێ بڵێم ئەمن بەخۆم یەک بەخۆم قسە دەکەمەوە ئەوەی کە لە ناوستان بەخوای کەس بە چایەکی بەسەریان نەکردینەوە بەڵام ئەو ناوانەی کە باست کرد ئەمن هەندێکیان ئەوەی یەکەمە ناسم ئەوە لە وەزارەتی پەروەردەیە کاکە هەموو مادسێر و دکتۆرانی نامو بەشدار بوونە لە کۆمسیۆن ئەمن نازانم ئەگەر لەسەر ئەگەر ئەهان با بە شێوەیەکی گشتی قسە بکەین هەر کارمەندێ هەر ئەوە لەسەر ئەو حیسابە کردبی بەڕاستی ئەو زیشیان نییە و حەرام بەس کاکندرێن ئەتولۆ تاریخ لە بەرامبەر خودا لە بەرامبەر مێژوو بەرپرسی لە هەموو ئەو ساختەکاریانەی دەنگدان ئیتر ئاشک متعەمد بیان غێر متعەمد لە ڕووی باش تێک برێ کاک خواکە ڕێم بدە بەڵێ فەرموو شت دەبی مقیاسی لەسەر بیلۆ ئەوەی بزانین ئەوە ڕاستەیانە جاری یەکەمین ئەمە دەست لە هەموو کوردستان بەعام گوند و ناحیە هەموو بنکەی دەنگدان دانرا و دەست بەڕووی کەس وەنەندرا لێگەڕا هەموو حزب ویلایەنەکان بەشداری بکەن لەوەش زیاتر بڕواو کە لە ئاخر انتخابات نوێنەری نەتەوە یەکگرتوەکان یان کۆبیس هاتبوو تقریبا داوای لەمە دەکرد تۆزێک دەستدان ئەوەندە تونمە کرد دەسەوەر کە لە کۆمیسیۆنی عێراقی دەنگدانی تایبەت سەروی 200-300 هەزاری بوو ئێمە کردمانە وتمان ئەو ژمارە زۆرە لەبەرەوەی دەنگدانی تایبەت دائیمەن تەنها ئەو کەسانەیە کە لە جەبهەکان و لە ئەرکن زۆر کەممان کردەوە شتێکی کە پێشتر لە کۆمیسیۆنی عێراقی بابوو خەستەخانە و بەندیخانەکان ئەو کە خەلقی هەبوو ئی خەڵکەکەی دەیان و خەستەخانەکان بەکاردێن لەبەرەوەی ڕۆژێک پێشتر دەنگەدەن دوو ڕۆژ دوای لە ڕۆژی دەنگدانیش دەنگەدەن بە تەسویت مەشروط ئەویشمان لابر یعنی ئەو حەزمی ئیشەی ئەمە کردمان و ئەو ڕێکارانەی کە ئێستا سەر وێبسایتمان کاکەندرێن بەڵێ ئەوە پێشانەدا کە ئەو کۆمیسیۆنە وەلێشت نەشارمەوە کاکە ئەوە حەزەکەم هەموو خەڵک بزانی و یەکەم جاریشەوە اعترافە یەکەم ئێمە ئەو کۆمیسیۆن ئەو هەڵبژاردنە بە کۆمیسیۆنی کوردستان نەکرا باجی ئەوەی دەدەین کە ئەمە بە پاچی ئیشمان کرد بەڵێ ئەی ئەو کۆمیسیۆنە کە لێ نەگەڕان ئەو هەڵبژاردنە بۆ کۆمیسیۆنەی بکرێ باجی ئەوەی دەدەین کە ئەمە بە پاچی ئیشمان کرد کاکەندرێ ئەنگۆ دەڵێ بازی پاچی باشە عەجەبەن یعنی نوکتە نییە هەموو جارێ لە دەڤەری بارزان پارتی 100 یان 195 بەسەرەوە دەینی کاکە طبیعیە ئەوە بەرکەس قووەتی ویە ئەی چی بکە یعنی دەزانی چۆنە باشە کاکەندرێ یەک پرسیار عەجەبەن لە هەموو کوردستان و عێراق تخوای قەوس نوکتە لە هەموو کوردستان و عێراق هیچ انتخاباتێک دوای انتخابات لە هەرێم وەنیا لە بۆ عێراق 130 نەبووە وایە یان نا عەجەبەن عەجەبەن لە دەڤەری بارزان بەردەوام 195 بە هەمووش پارتی بۆ یەک حزبی لێ نەبووە ئەنی چۆن قەناعەت بە خەڵک دەکەی یەک کەسیت کە نەبووە کە ئەما سوڕ دەزانین هەمووی تەزویر بووە هەمومان دەزانین لەو دەڤەرەی ڕاستە پارتی باڵا دەستە لە هەمووان زیاتر بەس کاچ خۆم ئەوە عینەن وەکو ئەوەی بەعسیەکانە کە دەیانگۆ 195 سەدامینە یعنی تۆ پێ دوایە لە خەڵکی بارزان یەک قەوس کاک ئەندرێن هەموومان دەزانین ئەمە دەزانین پارتی لە منتیقەی مێرگەسۆر و بارزان حزبی ڕقەمیەکە بەس تۆ پێ دوایە 100 کەس نەبووە دەنگ بداتە یەکێتی 100 کەس نەبووە دەنگ بداتە حزبەشکە تۆ چۆن دەتوانانی قەناعەت بەم بکەی بڵێ بە ئەوەی پاچیمان کە ئەوە نوکتەیە بەڵێ ئێستا قەناعەت بەجەرابەکەم طبعا ئەوە مشکلەی کۆمیسیۆن بەڕاستی زۆر ناسە تەفاسیل من هەموو جارێ دەرێم دوای هەڵبژاردن تەفاسیل زیاد بدەن لۆ ئەوەی شەریکەکان خەڵکەکان میدیا بزانیتن ئێمە چ دەکەین بەنسبەت ئەوەی کە جەناب باس دەکەی کە ڕێژەی بەشداری کە تەماشا دەکەینی کەمە زۆر بەڵام لەو سنوورانە زۆرە ئەوە لەبەر چییە ڕێژەی دەنگدان لەسەر ئاستی پارێزگا ئێلان نەکرێت لەسەر ئاستی پارێزگا واتە بە هەموو قەزا و ناحیە و ناو سەنتەرەکان قادر لە هەموو هەڵبژاردنەکان دەنگدانی دەرەوەی سنوور ئەطراف و دەرێ زۆر زیاترە لە ناو شاری سەنتەری ئەو لێرێ دەنگدان زۆر نزمە ئەزەلۆیە کاتوو نزبەیەکی ئەعلانەکەی ئەتوو تەماشای ناو هەولێرەکەی بەڵام بە شێوەی گشتیەکە ئەوەی دەرێ دائیمە لە ئەطراف ڕێژەی دەنگدان زۆر زیاترە لە ناو مەرکەز باشە بۆ بۆ نمونەکە دەمێت ڕێژەی بەشدار 30% بووە تۆ واتە سەورەکەی دەبی لە هەموو کاکندرێن
ئەتوو لە ناودای باشە کاکندرێن بەنمونە لۆ لەو شوێنانەی بەنمونە لە هەڵبژاردنەکانی عێراق لۆ لە قەراج و مەخمور و کۆمەنتقەی تەعریب کراویشە ناگاتە 150 لۆ لە دەڤەری بارزان یعنی لۆ لە کەلەک و ئەوانە ناگاتە 170 لۆ بەس لە بارزان 195 97 چەندە هەمووش لۆ پارتی تۆ دەتوانی بەم بڵێ ئەو هەموو انتخاباتەی لەو دەڤەرە کرایە بە پاچی بۆ ئێوە باز دەدەنیان ئەوە تا دەنگمان جێبدە من ئەمن بەس ئەو فکرە بگالەوەی کە ئێمە دەرێن بۆ نمونە 180 خەڵک بەشداری کرد ئەو معنای وە نییە ناخر ئەمن پرسیارەکە من کاکندرێم تێت دەگەم بە معدەلی شت لێکە دەرێتەوە من تێ دەگەم لە ڕێژەی هەموو شار و شارۆز من پێت دەڵێم ئەتو دەڵێی لە ئەتراف زیاترە نەگلەنا من پێت دەڵێم لۆ باشە لۆ لە ئەترافەکانی تری هەولێرە هیچی ناگاتە 150 التیزامات زیاترە مەرکەز سوقلە کاکە هەرجێک مەرکەز سوقل بیتن وایە مەرکەزی کۆ کاکندرێت تۆ چۆن دەتوانی قەنەعەت بە یەکێک بکەی خەڵکەکی گەورە و گوران سەدان هەزار کەس بی یەک دقە دە کەسیان نەبی دەنگ بداتە حیزبەشکا یعنی دە کەس ئەمە ناتوانین کاقادر تاوەکەم ناتوانم بە خەڵک برێن بڕۆ دەنگ دەچێت ئەوە دەنگدەرە دەنگ دەداتێت ئەیقەی ناکە نا بەس کاکندر ئێستا بۆ نمونە ئەو هەموو کوردە لە بەغدایە هەیە کا دەنجی کاکندرێت خوا بە ئەوە نەبی من قەزم لێرەدایە تەزویر لەوێ بە ڕۆژی ڕووناکرایە هیچ کەس نەوێرایە برێ لەل ئەگەر نا عەجەبەن منیش لەگەڵت دام کۆمسیۆن ناتوانانی بڵێتە خەڵک بەس تۆ پێت وایە منتقەیەکی گەورە و گران 100 کەس نەبی دەنگ بداتە حیزبەشکە ڕەئی جیای نەبی هەمووش لە بۆ یەک حزبی بی هەموو انتخاباتێکی 199 و 195 و ئەوانە لە ناگاتە 100 ئەغلب دەنگدان لەو منتیقانە 85 لە 100ە بەڵام ئەمە سەرمانە ئەوەی کە دێتە بندەستت ئەوەی کە دێتن وەتەتقیق ئاخرەوە کەم و کورتی کۆمسیۆن ئەوەی دەکە کاکندرێن بۆ یەک حزب ئەڵێن بە دەفتەر پڕکرایتەوە من ئەتوو گوێ دەڵێی باجی ببوورە بەڵێ ئەگە بە دەفتەر بۆ نمونە بالەوەی وازەحی خەڵک تێما بکە ئەگە بە دەفتەر پڕکراویتەوە یەکسەر لە بوو دەکرێت بەبێ یەک ئەوە لەبەر ئەوە نییە ئەمن بە تەنێ قرارەدەم بالمناسبە بۆ نمونە لە کۆمیسیۆنی کوردستان 9 کەسە قرارەدا ئەو بنکە لە بکرێت ئەجا 9 کەسە چێنە کاکە خەڵک سەر بەخۆنا ئەگەر بێت و ئەگە بێ ئەو قسە بکەیت ئەمە لە کۆمیسیۆنی کوردستان ئەگە باسی پارتی دەکەی پارتی هەر ئەقەلیەیە کاتی خۆی 3 پارتی بوو 6 دی لە حیزبەکان بوون 2 یەکێتی و 2 گۆڕان و یەکگرتووەک و کۆمەڵە یعنی کاکندرێت و پێت وایە لە هەموو ئەو انتخاباتانەی کرا زۆر بە پاچی کرایە هیچ خەلەلی نەبووە نە خەلەل لە ئەوروپاش خەلەلی دیسکات خەلەلمان زۆرە خەلەلمان لە داتابێس هەبووە بەڵێ اعترافەکەم ئەوەمان هەبووە خەلەل لە تەدریب هەبووە چکە هەندێک غەڵەتەکرێ لەوانەیە مدیر بنکەیەک شتێکەکە لەوانەیە تدریبی باش نەبووە لە نەزانی ئەمن هیچ نارێم 100% یعنی کاکندرێن هەموو خەڵکی کوردستان یەکێک لەوانە سیقەی بە انتخابات نییە یەکێک لەوانە ئەزانێت لە جیاتی دەنگە درێ براکەم ئەزانێت تەزویرە کرا پارتی بەر کاکندرێن پارتی بەر لەوە بی هەموو جار دەیگۆ مەسەن 45 کورسی دێنم یعنی فعلەن 45 دەینا کاچ خۆم ئەوە زۆر ڕوونە بارحاڵ کاکندرێن قسەشکەی وام نما ئەگەر فەرمووەگە دوایین و تەتیان قسەیەک تەبی بەڵێ بەداخەوە خەڵک سیقەی نە بە دکتۆر ماوە نە بە مهندسی خۆی ماوە حتا دکتۆری باششمانەیە دەستە وڵاتانی دی ئەو سیقە دەبی هەمومان ئیشی لەسەر بکەین بگەڕێتەوە و ئەوەی کە لە کۆمیسیۆنە ئەگەر بچینە ناو ئەو بایۆمەتری عێراقی ئەو جارە بەکار بێ ئەمە لۆ بڕایدامە زۆربەی زۆری ئەو شتانە دەڕوێتەوە و داواش لە هەموو حیزبەکانەکە ئەکتیڤی چاودێری بکەن چونکە چاودێری کردن ئەوە زمانی ئیشەکەی ئەبەس کاکندرێن ینی من نەزمەسەوە کاچ خۆم لە هەولێر و سلێمانی حزبەکان لە سەروی چاد ئاسایش بەخۆیەتی پۆلیس بەخۆیەتی مدیر مەکتەب پارتیە هەموو شتێک یعنی خەڵک ئێرهاب بەکاردەهێنرێ ئەمەک بە برای خۆم برێم لە گوندەچی کاکە لە گوندەچی هیچ چاودێری سیاسی لێ نییە ئەو مۆزەفانەی ئەمن تەعینم کردە مامۆستای ئەو گوندەینە یان ئەو ناحیەینە بەتەنێ یەک حزب مسەیطرە لەوێ ئەمن چ بکەم
6,000 وێزگەم هەیە خۆ هەلیکۆپتەر نی ئەم بەس هەموو بەس کاکەندرێن لە گوند هەمووی یەکێ 50 دەنگ و 100 دەنگە بە قوربان بابە لە ناحیە کاکە ناحیە هەبوو چاودێری سیاسی نەستەوێندەران برێ عەلی لێزاتی وەلی دەنجیدا وەبێتن ئەمن چۆن بزانم بەهەرحاڵ کاکەندرێن ئامن نامەوێت زیاتر کاتت بگرم زۆر سوپاس دەکەم کە بەشدا کە وەڵامی پرسیارەکانی ئێمە داوە سوپاس بۆ هیوادارم ئەو ئیعلام کە ئەمن هەموو جارێ دەرەمی ئیعلامە و ناساندنە و تێگەیاندنی خەڵکە وەڵام من ئەوی لەسەرمە ئەوی قسەت کردیەوە ئەوی پرسیارم کردیە بڵاو بکەینەوە مەمنونم سوپاس کاکەندرێن